ئەم سێ جۆرە ئاوەی دانراوە، ئاوی ئاسایی و ئاوی ڕەنگی سوور و ڕەنگی سەوز. چ جیاوازیەکیان هەیە بۆ ڕادیەتەری ئۆتۆمبیل و یاخود با بڵێن بۆ بزوێنەری ئۆتۆمبیل؟ لێرەدا ئاوە ئەتیادیەکەمە ئاوی ئاسایی ئاوی بەلوعەیە. ئەم دوانی کەشیان هەردووشیان کوڵانتی پێوترێ بە معنە عامەکە باوەکەی کە لە ناو خەڵکە هەیە ئاوی ڕادیەتەرە. بۆ ڕەنگیان جیاوازە، ئەمە ئاوی ئەتیادیە ئەوە ڕەنگێکی توانین بڵین بێڕەنگی هەیە چونکە ئاو بێڕەنگە. ئەمانەش ئەگەرێتەوە بۆ ئەو مادە کیمیایانەی کە تێکەڵ کراوە و پێکهاتەکەی لێ پێک هاتووە، جۆری مادەکە وای کردووە ئەو ڕەنگەی پێ بەخشێکە هەیە ئەو شەریکەیە بەکاری هێناوە بۆ دروستکردنی کوڵانتەکە. بەڵام لە نەتیجەیە ئەم ڕەنگانە ئیسفادەیەکی کێ هەیە لە کاتێکە ئەگەر لە شوێنێک لیکمان هەبێ یا لێچوونمان هەبێ سوودی لێ ئەبینێ زووتر پێی ئەزانێت کە ئەوش لە کوێوە لیک هەیە لە کوێوە لێچوون هەیە. یعنی بە پێی ڕەنگەکان مادەیەکی تایە کە پێی ئەزانیت؟ بەڵێ. باشە. ئەی ئەگەر بۆ نمونە ئەم ئۆتۆمبیلە ئەگەر ئاوێکی ڕەنگی سووری تێدا بێ، بەڵێ، ئاساییە ڕەنگی سەوزی بۆ بەکاربێنین هەر بۆ هەمان ئۆتۆمبیل؟ خۆی لە ڕووی زانستیەوە ئەم ڕەنگانە ئەمانە پێکهاتی کیمیایەکانیان جیاوازە، تەنها ئەوە نییە بڵێ ئەمە ڕەنگی سەوزە ئەوە ڕەنگێکی سوورە سوورباوە، ینی مادەی پێکهێنەری ئەم مادەی جیاوازە، پێکهێنەری کیمیایەکەیان جیاوازە. باشترین ڕێکار تۆ ئەگەر سیارەکەت لە شەریکە بزانی چ ڕەنگێکی تایە دووبارە هەر لەو ڕەنگەی تێ بکەیتەوە باشترە، لەبەر ئەوەی پێکهاتی ڕادیەتەرەکە ئەو مەسارەی کە ئەم مادەی پیا تێپەڕ ئەبێ کە مەشینەکەیە لەگەڵ ڕادیەتەرەکە و جاینەکان کە بە ناوی ئاڕوە لەگەڵ ئەو جۆری کە خۆی بۆی دیاریکراوە باشتر خۆی ئەگونجێنێ، کەمتر زەرەر لە ئۆتۆمبیلەکە ئەگەر کاتی دووبارە ڕەنگەکە گۆڕیت کە گۆڕیت بە ینی جاری یەکەم گۆڕیت دووبارە تێت کردەوە لە هاوشێوەی ڕەنگی خۆی تێبکرێ باشتر. ڕەنگی خۆی تێبکرێ. باش مامۆستا ئەم ئاوی ڕایتەرە ئەو مەوادانی کە تایەتی قابلی ئەوەیە بگۆڕدرێت بۆ نمونە بە پێی شەریکات هەیە ئەو ئاوڕایتەرە لە ساڵێکا لە 2 ساڵە لە مدەی بۆ دانراوە بیگۆڕیت ئاوی ڕایتەرەکە ئەگەر چی ئاوی شەریکەی خۆشی بێکەتیایەتێت لە ناو ڕایتەرەکە؟ با ڕوونتر بڕین ڕەنگەمە بەست ئەوە بێ پێویست ئەکە ئەم شەریکەیە کە ئەم ئاوەی تێکردووە ینی ئەم کوڵانتەی تێکردووە ئایا بۆ هەتا تێی کردووە پێویستەکە بگۆڕێ. گرنگە شۆفێری بەڕێز ئەو زانیاری هەبێ زۆرێک لە سنعاتچیەکان کە لەو بابەتەیە لەو بوارەیە ئیشەکەن ئەو زانیاریان هەبێ ئاوی ڕادیەتەر کە کوڵانتە وەکو هەموو پارچەکانی تر یا وەکو هەموو پێکهێنەرەکانی ئۆتۆمبیل یا وەکو ئەو مادانەی کە بەکاردێت لە ئۆتۆمبیلدا ئەمانیش تەمەنیان بەسەر ئەچێت. هەر یەکێکیان تەمەنی دیاریکراوی خۆی هەیە لە شەریکەیەک بۆ شەریکەیەک ئەگۆڕێ شەریکەکان بە پێی ئەو جۆری ئەو مادەی خۆیان کە بەکاریان هێناوە بانگەشە بۆ پرۆدەکتەکەی خۆیانەکەن هەیەناڵە لە 25,000 مایل کە تقریبا نزیکی 40,000 کیلۆمەترەکە بۆ بەرەو ژوور هەیەنە ڕیکلامەکە ئاڵێ 75,000 مایل بەرگاگرێ یاخود 2 ساڵ لێخوڕین یا هەندێکیان هەتاکو 5 ساڵ لێخوڕینیش بانگەشە بۆ پرۆدەکتەکەی خۆیانەکەن. بەڵام ئەمانە هەمووی پابندە بە کۆندیشنی یان بە مەرجی ئەوەی ئایا ئەو پرۆدەکتە ئەو مادەیە لە سیارەکەیە گۆڕانکاری بەسەر هاتووە یان نەهاتووە. بۆیە پێویستەکە ناوە ئینتەرڤەڵی پێڵێن چێشی ئەو مادەیە بکرێ لەلایەن ئەو برادرانەی کە لەو بوارەیە ئیشەکەن یاخود لەلایەن شۆفێرەکە خۆیەوە بۆی بزان مادەکە گۆڕانکاری بەسەر نەهاتووە کەڵکی ئەوەی ماوە لە سیارەکە بمێنێتەوە یان نەمێنێتەوە. یعنی ئەو مادەی کە تایەتی مامۆستا بە نمونە ئێڵێم ئەم دوو ئاوڕایتەرەکە لای خۆمان بە ئاوی ڕایتەر ناوێ بێن یاخود کۆلانت لەگەڵ ئاوی ئاساییە ئەگەر بە نمونە ڕایتەرێک کونی تێدا بێیان جاینێکی بتەقێت لە بری ئەو دوانە ئاوی ئاسایی بەکاربێنی چ زیانێک لە بزوێنەری ئۆتۆمبیل یان لە ڕایتەری ئۆتۆمبیلەکە ئەدا چ کێشەیەک دروست ئەکات لە ڕووی پلەی گەرماوە لە ڕووی بەرزبوونەوەی حەماوە بابەتانەوە؟ زۆر باشە. ئەم دوو شلە تەنها ئەوە نیە ڕەنگیان جیاوازە لە ئاو، هەر یەکیان خەواس و تایبەتمەندی خۆیان هەیە کەواتە ئێمە ناکرێ ئەگەر ڕەنگێکی شەربەت بێنین بیکەینەوە ئاوە هەمان سیفاتی ئەومان باتی و بڵین ئیشی ئاوی ڕادیەتەرمان بۆەکە. ئەمە دوو سیفاتیان هەیە. لە زستانە ناهێڵێ ئەو شلەمەنیە ببەستێ یعنی پلەی بەستنەکەی والەیەەکە ئەگەر ئاوی ئەتیادی بێ احتیمالی هەیە بە سەرما ببەستێ بەڵام ئەوە نابەستێ فریزین پۆینتەکەی ئەگۆڕێ و هەندێک لە شۆفێران وازان تەنها زستان ئیسفادەی هەیە لە هاوینیشا بۆیڵین پۆینتەکەی بەرزەکاتەوە یعنی لە پلەیەکی گەرمترە نایڵێ بکوڵێ ئەگەر ئەو ئاوە بێ احتیمالی پلەی کوڵانەکەی دیاریکراوە بەڵام ئەم پلەی کوڵانی بەرزترە. بە نمونە بڵێن ئەگەر ئاوی ئاسایی لە 100 پلەیە کوڵێەوە گاتە 120 زیاتر ئەڕوا کە ئەمەش واکە
ئۆتۆمبیلەکەت سەلامەتتر هێڵێتەوە. شتێکی کەمان بیر نەچێت ڕەنگە جەنابەت پرسیارت نەکردێ بێ جاری وا هەیە بۆ نمونە سەیری ئاوی ڕادێتەرەکە لەم ڕەنگەی تایە کەمی کردووە ئەچێ لە شوێنێک ئەمەی دەست ناکەوێت لەمەی تێکاتەوە غەڵەتێکی زۆر زۆر گەورەیە ئەگەر لە ڕەنگە سەوزەکە بەکار هاتبوو ئەمە بابەتی کیمیایەکە من باز ناکەم ئۆرگانیک و ئین ئۆرگانیک و ئەوانەی تایە من ناچمە بابەتی کیمیایەکەوە بۆی خەڵک بە ئاسانتر لی تێبگە ئەم دوو مادەیە بە هیچ شێوەیەک نابێت تێکەڵ بکرێ نابێت تێکەڵ بکرێت لەبەر ئەوەی مادەیەکی کارلێکە کیمیاوەکە تێگەچێ مادەیەکی جەڵی لایک دروستەکە یعنی مادەیەکی لینجە بە ئاسانی ناتوانێت هاتو چۆ بکە بۆ مەسارانی کە ئەمە بە ناوی ئاڕوە ئازێتی چەند شتێکە یاشێک لەوانە ئازێتی وەتەر پمپەیە ئازێتی گاسکێت ئەیە لەوانەیە ئەو مەسارانی ناو ڕادێتەرەکان بگرێ ئەو شوڵانی ئاوەکەی پیاتێپەڕێ کێشت بۆ دروستەکە باشتر وایە بە هیچ جۆرێک ئەم دوو ڕەنگە تێکەڵ نەکرێ لە ناو یەک ئۆتۆمبیلە. مامۆستا پرسیارێکی تر زۆر جار ئەو ئۆتۆمبیلانی کە ئاوی ئاسایی بۆ بەکارهێنن لەبەرەوەی کە بێتەوە هۆکاریەوەی کە بەڕێزەوەتر ژەنگی پێکا و کلسەکە یاخود ئەبێتەوەی خراپبوونی ڕایتەرەکە لە بەرشینەوەی داخوران دروستە بێت بۆ پاکردنەوەی ئەوە زۆرمان بینی و هەیە هێلکەی تێکات هەیە بیپسیکۆلای تێکات یعنی بۆ پاکردنەوەی بەشی ناوی ڕایتەرەکە هەیە فاسی تێکە هەیە تایەتی تێکە ئایا مادەیەک هەیە با بڵین لەبری ئەوە بەکاربێت هەر تایبەت بێ بە پاکردنەوەی ڕایتەر و بەشی ناوە زیان نەگەێنێ لەبریەوەی کۆکاکۆلا و نازانام و مادانی تێکن کرد لە لای خۆمان باوە زۆر باشە کاک سامان دواتر جوابی ئەو پرسیارەتەوە بەڵام شتێک لەسەر ئەمە بیرمان نەچێ ئەم مادانە ئەمانە مادەی تایە ئەنتی ڕستە ئەنتی کۆڕۆسڤە یعنی ناهێڵێ داخوراندن ڕووبە ناهێڵێ ژەنگ ڕووبە بەڵام لە ئاوە عکسەکەی هەیە عاملی کلسکردن و داخوراندن و ئەوانەی تایە بۆیە ناکری ئاو بەکاربێنی پاشان بۆ مەسائلەوەی پاکردنەوەی ڕادێتەر بە هەموو شێوەیەک ئەو مادانە شێوازێکی تەقلیدین ئەگەر ئیسفادەشیان هەبێ ئیسفادەکەیان وەکو ئەوە نییە تۆمادەیەشی کە شەریکە دروستی کردووە تایبەتە بەو بوارە باوەڕ ناکەم ئیسفادەیەکی وای هەبێ ئەگەر شتێک هەبێ خەڵکێک بە تەجروبەی خۆی فێروێ ناگاتە فعالیەکەی ناگا بە فعالی ئەوەی کە هەندێک مادی تایبەت هەیە بۆ بوارە وەکو لەوانە فلاش رادیەتەری پێوترێ فلاشەرە ئەتوانی مادەی فلاش بەکاربێنی کامل سیستەمەکە پاکەیتەوە شێوازی بەکارهێنانەکەی لەسەر دەبۆکە نووسراوە یان ئەوانەی کە لەو بوارەیە شەکەن خۆیان شارەزاترن کامل ئەوەی کە لە سیستەمەکە هەیە بەتاڵەکرێتەوە مادەکەی تێکرێ فلاشی پێکرێ پاشان سەر لە نوێ ئەوەی کە گونجاوە بۆ ئۆتۆمبیلەکە لە کوڵانت تێکرێتەوە فعالیتێکی زیاتری هەیە باشترە زیانی نییە بۆ ئۆتۆمبیلەکە وەک لەو مادانەی کە خەڵک بەکار مادانەی کە بەلاو جەماعەتەکانی